تا دێت خۆپیشاندانەکانی هاوڵاتیان لە پارێزگاکانی خواروی عێراق فراوانتر دەبێت و شەوی ڕابردووش چەند بیناوبارەگایەکی حکومی و حزبی سووتێنران بە پێی چەند گرتەیەکی ڤیدۆییش کە بڵاو بوونەتەوە دەوترێت چەندین چەکداری هێزەکانی ئاسایی بەهلی حەق و بەدر بەدەستی خۆپیشاندەران کوژراون و بریندار کراون. خۆپیشاندەران داوای چاکسازی وەڵوەشانەوەی حکومەت دەکەن و داوای گۆڕینی سیستەمی حکومڕانی لە عێراق دەکەن. دۆخی عێراق ئاڵۆزە، شەقامی کەرکووک تا ڕادەیەک بە بیانووی هاتنەوەی دەسەڵاتی کورد عەرەب و تورکمانەکان تا ئێستا لایەنگرانی خۆیان ڕاگرتووە. هێزە ئەمنی عێراقیەکان لە شارەکە بە پێشمەرگەشەوە کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. هێزە سیاسیە کوردستانیەکان دەڵێن لە ئەگەری هەڵوەشانەوەی حکومەت و ئاڵۆزی بارودۆخەکە پێویستە کورد پلانی بۆ ناوچە جێناکۆکەکان هەبێت. دیارە ئەو بارودۆخەی کە ئێستا عێراقی گرتوتەوە احتمالە ئەوەی هەیە کە پەل بکێشێ بۆ هەڵوەشانەوەی حکومەت، چونکە ئێستا مەتاڵیبی خۆپیشاندەران لە چاو جاری پێشوو بەرزترە، ڕۆژ بەڕۆژ مەتاڵیبەکان زیاترەکەوە، خۆپیشاندانەکان زۆربەی پارێزگا عێراقیانی گرتوتەوە پێچێک کەرکووکش بگرێتەوە. بۆیە پێشەوەی کەرکووک بگرێتەوە کورد دەبێ خۆی ئامادە کردبێ بۆەوەی کەوا پشێویە لە ناوچەکە ڕووبدا. لێرەش ئەگەر داوایان کرد کە حکومەتی خۆجەی ئێرە هەڵبۆشێتەوە حکومەت نەمێنە لێرە، دەبێت کورد بە زووترین کە لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبنەوە بکە، ئامادەسازی بکە بۆ ئەو گۆڕانکاری کە لە کەرکووکە ئەکرێ. چونکە ئێستا ئەو گۆڕانکاری کە لە کەرکووکە بکرێت ئەم جارە ئەگەر کورد پێشتر خۆی بە ئامادە نەکرد بێت بە زەرری کوردەشکێت و دووبارە. ئەگەر بارودۆخەکە بەو ئاراستەیە بڕوا بارودۆخی عێراق بەلایەکە تێکچوونی دەسەڵات و نەمانی حکوومەت، پێویستە کورد هەم یەکدەنگ بێ و پێشمان وایە پاراستنی ئەمنیەت و بارودۆخی ئەم ناوچەیە ڕەنگە لەو کاتەیە ڕاستە هێزەکانی عێراق تەواجودی هەیە لەم شارەیە، ئەکەوێتە ئەستۆی کورد بە دەرەجەیەک پاراستنی ئەم ناوچانە بە تایبەتی ناوچە کوردستانەکان جێ ناکۆکەکان. پێمان وایە کورد ئەرکی پاراستنی ئەم ناوچەیە ئەکەوێتە ئەستۆ. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە عەرەب و تورکمان پێیان وایە گەڕانەوەی دەسەڵاتی کورد بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ئاڵۆزی دروست دەکات. بۆیە شەقامی خۆیان بەوە ترساندووە لە ئەگەری ئاڵۆزبوونی کەرکووک هێزە کوردیەکان دەگەڕێنەوە. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت کورد دەبێت بەرگری لەمانەوەی ئەم دەسەڵاتە بکات و خۆشی بۆ هەر ئەگەرێکی نەخوازرا و ئامادە بکات. لە حاڵەتی ئەوەی ئەگەر حکوومەتی عێراقی نەیتوانی پارێزگاری لە سیستەمەکە، پارێزگاری لە ئیدارەکی خۆی بکە، منزومەی دیفاعی و ئەمنی عێراقی هەڵوەشایەوە ئینهیاری کرد داڕوخە، ئەوە ئەبێ بەڕاستی کورد بۆ ئەم قۆناغە خۆی حازرکە چارەنووسی مادی سڵچول و ناوچەدابڕاوەکان نەهێڵین بکەوێتە دەستی ئەو هێزە شۆڤێنیانی کە ئێستا ئەم تۆزە مافی لە عێراقیشا هەمانەکە لە ڕێی فیدراڵێت و دەستورەوە بۆ کورد ئاماژی پێکراوە یا جۆر لە جۆرەکان چەسپێنراوە. تەنانەت ئەگەر حەبر مەرەکەبی سەر کاغەزیش بێ پێیان ڕەوانیە. ئێمە ئەبێ خۆمان ئامادەکەین بۆ ئەم قۆناغە و هێزەکانمان بهێنین ئەم سنوورە بۆ ئەوەی کە پارێزگاری لێ بکەین. گەرچی هێزەکانی پێشمەرگە ئێستا بەهۆی ئاڵۆزیەکانی بەغداد کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە، بەڵام نایەنەوێت پێش ڕووداوەکان بکەون و هەڵوێستیان نەبێت. بەپێی زانیاریەکانی پەیام لەگەری ئاڵۆزبوونی دۆخەکە وەڵوەشانەوەی حکوومەت، پێشمەرگە بەرەو کەرکووک و ئەو ناوچانەی کە لە 16 ئۆکتۆبەر لە دەستیدا جوڵەی پێدەکرێت بە ئامانجی پاراستنی سەروماڵی هاوڵاتیانی شارەکە. شیانوری کەناڵی یاسمانی پەیام، کەرکووک.